خۆشەویستان ئەم بەشەی پرۆگرامەکە بە چڕوپڕی قسە لەسەر سایکۆلۆژیای ژن و پیاوەکەین. با بزانین هەر بەڕاستی ئایا سایکۆلۆژیای ژنان و پیاوان جیاوازن و هەروەها چەندە گرنگە ژنان و پیاوان ئەم جیاوازیانە قبولکەن. بۆ نمونە من کە زانیم سایکۆلۆژیای پیاوان جیاوازە، ئایا چۆن و بە چ شێوازێک بتوانم ئەو جیاوازیانە قبولکەم بۆی دوجار نەبێتەوە کارێک ئەم جیاوازە بۆ دروستبوونی کێشە و گرفتەکان. هەروە لە کاتی بڕیاردانیشە ژنان و پیاوان چۆن و بە چ شێوازێک بڕیارەیەن و چ جیاوازیەکیان هەیە لە کاتی بڕیاردانیشە. اینجا بۆی بە چڕوپڕی لەسەر ئەم بابەتە زانیاری وەرگرین. ئەمڕۆ بە خۆشحاڵم یانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی مانکرۆکە بەڕێزیان پسپۆڕی دەرونی. دکتۆر گیان سڵاو لێ بێ زۆر زۆر بەخێر بێ. بەخێر بێ دکتۆر گیان. بەرنامەی بژاردەی سێمیشت هەیە لە کەناڵی کورسات و دەستخۆشی لەکەین یەکێک لە بەرنامە هەرە زۆر تایبەتەکان بانە بە چڕۆپەرتر لەوێ هەیە. زۆر دەستە خۆش بێ. دکتۆر سەرەتا بالەوە دەست پێ بکەین هەر بەڕاستی سایکۆلۆژیای ژن و پیاو جیاوازن؟ بەدڵنیاییەوە نەک لە 100 لە 100 ملیۆن سەیری کە جیاوازیەکان لە چیایە؟ یەکەم لە پەروەردەیە بەڕێزە لەگەڵ کاگاریە لە دوو خێزانی جیاوازەوە هاتوون. دوو پەروەردە حتا ئەگەر ئامۆزا و پورزای یەکتریش بن، حتا خوشکوبرا هەردووشیان بەیەکەوە پەروەردە ناکرێن بە یەک شێوە. سەریەکە حەزوارەزی خۆیە کەواتە ئەم ژنە لە خێزانی پەروەردە بووە هەڵگری کۆمەڵی بیر و باوەڕە، کۆمەڵی بەهای تایبەتە. پیاوەکە لە خێزانێکی تر پەروەردە بووە. ئەزانی یەکێک لە هۆکارەکانی کە تەلاق ئێمە دراسەمان کردووە ئەوەیە بەها ئەخلاقیەکان جیاوازە. بۆ نمونە چەنەها کەیس بووە پیاوەکە ژنەکەی تەلاقاوە لەبەرەوەی ژنەکەی لە خێزانێکا پەروەردە بووە، ئەها دەم بە پێکەنین و سوعبەت و شەڕە و یاری و قسەی خۆش لەگەڵ کوڕوشتا بە ئەمانەتەوە فێر بە لە مناڵی ئەوەی کردووە. پیاوەکە زۆر بە متحەفیز پەروەردە کراوە، بە حرامە زانێ، بە گوناح زانێ و بە لادانە زانێ، کێشە دروست بووە لەسەرەوە. چەکە لە مناڵی و هەروە پەروەردە بووە ناتوانێ وازی لێ بێنێ، کەم یەکاتەوە. پیاوەکە ژوا پەروەردە بوو کە ئەمە حرامە، ئەمە گوناح، ئەمە نابێ وابێ، ئەمە نابێ. کەواتە جیاوازی پەروەردەی خێزانی یەکێکە لە هۆکارەکان کە جیاوازی دروستەکە. ئەمە یەکەم. دووەم جیاوازی هۆرمۆنیمانەی خاتون، یعنی ئافرەت هۆرمۆنی تایبەت بەخۆی هەیە. مەسەڵەن ئێمە پیاو ئەوەی کە زیاتر ساڵە هۆرمۆنی ئەندرۆجینە، لای ئافرەت هۆرمۆنی ئەسترۆجینە. ئەم هۆرمۆنە خۆی لە خۆیان کۆمەڵە صیفات لای ژن و پیاو دروستەکە کە مستەحیلە کەس بتوانێ. بۆ نمونە ئێستا هاتوون چیان کردووە؟ هۆرمۆنی نێرایەتیان لە کەڵەشێر وەرگتووە یاویانە بە مریشک. ئەزای مریشەکە دەستی کرۆ بە قوقەق و پەلاماری مریشکی تریاوە، بەڵام هۆرمۆنی میایەتیان لە مریشک وەرگتووە، یاویانە بە کەڵەشێر دەستی کرۆ بە گارەگار و لەسەر هێلکە پاک کەوتووە. کەواتە ئەم هۆرمۆنە ئەم چۆنی مەغود دەمانێ سامەغودەی دەڕقی و نوخامی و ئەمەی سەرگوچی لە دزی کۆمەڵی صفاتمان بۆ دروستەکە. لای ئافرەت هۆرمۆنی جنسی کۆمەڵە صفات و خەسڵەتی تایبەتی بۆ دروستەکە، لای پیا و کۆمەڵی خەسڵەتی تایبەتیان. کەواتە لەلایەنی هۆرمۆنیەوە ئێمە هەموو مادە کیمیاویانە کە کاریگەری زۆرمان لەسەر ژیانمانێ. کەواتە نە پیاو ئەتوانێ وەکو ژن نەرمونیان بێ و کۆمەڵی حرەکە و صفاتی هەبێ، نەژنیش دەتوانێت وەکو پیاویکە. تەنیا ئەوانەی کە خەلەل لە هۆرمۆناتیان بە تایبەتی سەر و هەردوو گورچیلە. لێرە هۆرمۆن بەشی توێکڵەکەی دەرەوەی هۆرمۆنی نێرایەتیش بەرهەمێنێ. جا هەندی ئافرەت خەلەلی لەو هۆرمۆنەیە هەیە، هۆرمۆنی نێرایەتی زۆر بێ، دەنگیان گەڕەبی ڕیشیانە ئسماڵیانە، ئەو کاتە کێشە دروستە بێت. هیچ پیاوێک ئامادە نیە ژنێ بێنێ وەکو ئەو بێ ئەبێ نەرمویە. ئەمەژێکی تر لە جیاوازیەکان. ئەفۆگەر پرسیایتە یا بەردام وڵە پرسیەکەمانێ لە قسەکانتەوە. بەڵێ ئەمە جیاوازی هۆرمۆنی. لەلایەنی جیاوازی جەستەی شەوانێ سیرکە بۆ نمونە با لە چاو پیاوێت. باش ئێمەی پیاو کە سەیر ڕەنگەکان نەکەین، بەس ڕەنگە گشتیەکانە ناسینەوە، یعنی ڕەنگی شینە، ڕەشە، سوورەت ئەوە. بەڵام ئافرەت دەچێتە ناو وردەکاریەوە، ئەڵێ سەوزێکی قەزوانی نازم چۆن جایەکە سار خەوانی نازم بڕوات هەبێ هەتاوە گوێسان من کەرەوز و نازام معدەن و سەچێلێکی جیانەکەمەوە. هەموو جارە پێشمان کردمە کابراڵم کاکە کامێ چۆن نەزانی مەبەستم ئێمە پیاو تەبیعەتی وایە. ئەزانی توێژینەوەیان لەسەر کردو ژن زیرەکترە دکتۆر لەناقی بە زیرەکیەوە نییە، ساوەش باسەکەین زیرەکیش. ئەمە عیلاقەی بە جیناتەوە هەیە. بۆ نمونە چاوی من و تۆ نیوەی خانەکانی کە بڵێن 1 ملیۆنمان هەیە ڕەنگە بینە، بەس خێزانەکانمان 2 ملیۆنی هەیە. بۆچی؟ لەبەرەوەی دەرکەوتوە زاناکان ئەوەی کوڕ ئەو جیناتانەی کە ڕەنگە بینێ لە چاومانە کڕۆمەسۆمی ئێکس دروستیەکە. ژن 2 ئێکسی هەیە، ئێکس بەڵام پیاو 1 ئێکسی ئێکس وای. کەواتە تۆ ناتوانانی بڵێ من وەکو لانەخان نەتوانم ڕەنگەکان ببینم، مستەحیلە بتوانانی چەند تەمرینکە ڕاهێنە چەو خانانە و نییە. کەواتە لێرەسا اینجا دایمەن سیرکە بۆ لە ژن و پیاو بێنە 100 پیا و 100 ژن، سپێنەی ژن زیاترە لە سپێنەی پیاو.
ئەو سپێنە یارمەتیە و حرەکە بکە مەسەڵەن کاگاری ئێمە کە سکانی ئەماکە من زۆر جار بڕواو هەبێ کەوتومەتە ئەوە بۆ منە مۆبایلەکەم ئالێرە داناوە شەنگ جار وتومەلە کوان مۆبایلەکەم لەوانە خێزانەکەم ئەگەر نەویتێ وەرە خۆ شۆرای داناتەوەتانە ئەوتوێتی ئەوەتە بۆ نایبینی نەخێر دەرکەوتۆ چییە ئێمە کە سکان دەکەین بە تەسکی ئەمەگە ئابینین بەڵام ژن 180 دەرەجا جاروایە حوت شلەیداناوە لەسەر سفرەکەم تەنها دوو شلاخۆم لە کۆتاییاڵە ئەمەوە شە بوو بۆ چی ئێستا کێمە سکان یەکەین لێرە بۆ ئێ بەسەی بین بەس ژن ئەوە نابینێ ژن کە چاوی لە بە سپێنی زیاترە بە پانی زیاترە بینێ بەس بە قوڵی کەمە بینێ بەس ئێمە بە تەسکی ئەبینین بەڵام بە قوڵی زۆرە بینین بۆیە حد زاناکان دەڵێن باژن دڵیان عاجز نەبێ ئەڵێ شەو سیارە لێ نەخڕن چونکە عمقەکە لەبەر تاریکە زۆر نایبینە لەوانە حادیسە ڕوودا ببێت کەواتە ئەمە چاو سپێنە اینجا هیچ تی لەو کێشانەی زۆر جاڵە پیا و چاو باشخاڵ بۆ یان دکتۆرم زوو لە شەواڵە باسیارە نەخڕم اینجا دکتۆر مەڵم ژن ورترە مادام ئێوە ئەگەر بۆ ئێوە بۆ گۆشێ ببینە خۆتان ئاوایە بکەن بەس لە خۆتان نابووە زۆر جار ئێستا بۆ پیاوەڵێ چاو باشخاڵە چاوە گێڕە خۆی بڵ لە چاو باشخاڵی نییە بەس ئێوە ببینە مەجبورە ئاواکە بەس تۆ نایکێت تۆ سکانیەکە ڕێگەی بینی بۆیە لە چای پشتەریان هەیە ئەمە یەکتر لە جیاوازیەکان یەکتر لە جیاوازیەکان ئەوەی ژن زۆر هەستیارە ئەڵێ پەڕی سپیە خوێنێتەوە بە پیا بزانێ بڕاو هەبێ مەسەلەن لەگەڵ پیاوێ لەگەڵ ژنەکە چێ بۆ ماڵە خزمێ دوایی یەنەوە پیاوەکە زۆر ئاسایی ژیانی ئاسایی خۆیژی و دانی شەوینە ژنەکە پێڵاوکەیەوە فڕێ و جانتەکەی ئەو فرا بدیانە چوینایە بۆ چوین بۆ چی بۆ باوکەجا با پیان ناخۆش ئەری چۆن زانی پیان ناخۆش بۆ با هەم میوەکەی دانا ئاوادان کورە بڵ ئێمە قسەی وساندای نازانین بەس ژن زۆر هەستیارە یعنی ئەمە مشکلە نین دکتۆر ئەڵێ ئەمانە هەمووی مشکلە ئەیکا بە مشکلە بۆ چوین بۆ نەچوین منی چم نبینیوە هیچ چەسم بە نەکردووە ئەزانی مەسەلەن ئێستا ژن کاچێ بۆ شوێنێ بە تەفسیل دوای ئەتوانێ ئەڵێ فڵان زاواکە یا بووکەکە یا نازان و فڵان کەس ئەمەی لە گوێیا بە ئەوەی لەدا ئێمەوانم بنابین بڕا بە گۆرەیش لە پیاوی لە تازە پیا هەرەوەی تەنیشتیەوە ئەگەر باسێکە بێ نیشە لە تازە پیا زیاتر بێدەنگی خۆی بەڵاموانێنە دەرەوە فڵانە کەس وای کردووە وتی واو ئەمەی ئەوەی ژن نەزانی چێ توانێت سەی تەلەڤیزۆنەکە بە مۆبایل قساکە متابعی مناڵەکەشی باگەی لە چێشتەکە ماشەڵڵا ئەمانە شتی باشە بەڵام شتی خراپی شەیە ینی شتی خراپ مەبەستم چییە لاوازیە مەسەلەن ئێمە لەلایەنی کۆمەڵایەتی زۆر باش نین پیاو دایم من خێزانەکەم زۆر جاڵێ بۆ ناچی ماڵی باوکی بۆ ناچی ماڵی دایکی بۆ ناچی ماڵی براکە نازانم چی تۆ قچێ ناچم نابێ بچی ینی ژن کۆمەڵایەتیە ئەمانە سیفاتی زۆر باشن بەڵام لە شوێنە پیاو باشترە بۆ نمونە ئێستا تۆ لەگەڵ کاگاریە بچۆ بۆ ماڵێک لە گەڕێکێک لە سلێمانی سبەیشە ئەو بە ئاسانی دۆزێت و تۆ نایدۆزیتەوە دێت ئەمە شتی علمیە ینی خۆشتێ نییە ئیلاقی بە مەکان و شوێنەوە بێ بەس لە کۆمەڵایەتیە لە دیقەتە لە وردەکاریە لە مەسەلەی سکرتاریەت و لواسیە ئافرە سەرکەوتوترە بەس لە ناحی میکانیک و لە ناحی شوێن و لە ناحی بیرکاری کۆمەڵێ شتێ پیاوتیا سەرکەوتوترە بەڵام کە کۆیەکەیتەوە دەرەنجام ئایکوەکە ڕێژەی زیرەشێک و یەکوایە باشە دکتۆر بۆچی زۆر جار هێز و پاوەڕ ئەدرێتە پاڵ پیاو لەقی بە ماسوولکە عسڵاتەوە ئەوەیە بیرکردنەوە نییە ینی بیرکردنەوە بەکارێنانی عەقڵ و زانم ببڕن ینی منم پرسیارە بۆ یاکەمەمێ وەڵامی علمیمان دەستکرد بەڵێ پیا و ماسوولکە و عسڵاتی زیاترە قووەتەکەی زیاترە لە ئیشی ناخوای گەورە اینجا ئەگەر مناڵیش مەسەن پیاویش وەکو ژن هەبوایە وەڵام مناڵ خەوی لێ ناکەم هەموو عەزەڵات و تۆ لە باوەشیکەی بەس سەیری ئەو باوەشە نەرمونیانەی دایکە ئەوە وای لێ کردووە بۆیە لە لوغەشە لە قسەیە ئافرەت سەرکەوتوترە لەبەرچی حتا مناڵ کە لە دایکە بێ ئەگەر دوانش بن کوڕ و کچێ بن کچەکە زووتر فێری قسەکرد نەبێ کوڕەکە درەنگ فێری قسە کچەکە زووتر چ لە قۆنا غێرزەکاری ئەمە عیلاقی بە هۆرمۆناتەوە هەیە عیلاقی بە مێشکەوە ئێمە بەسی لای چەپی مێشکمان بەکارین بۆ قسەکردن بەڵام ئەوان لای چەپ و ڕاستیش بەکارێنن لەبەر بچی لەبەرەوەی زمان ئەڵێ زمانی دایک ناڵێ زمانی باوک باوک بە طبیعەت کەم قساکە یان ئەگەر باوک مناڵی بەخێو کردە ینی من تەوەقوعمەکە زۆربەی فێری قسە نەبووایە کە ڕوولاڵ دەرچواتکە پیا و زۆر قسە ناکات بەڵام ئافرەت ماشەڵڵا قسەی لەگەڵاکە ئەواکە ینی دوان بەیەکەوە لەوانەیە یەک سعات ئەو لە بەڵەکۆنەکەی ئەو لا بەڵک ساعت و نیوە قساکەن بەیەکەوە من خۆم لە جامعە هاتوومەتەوە بڕاو بێ لە جامعە هاتوومەتەوە دراوسێمان هەبوو بە یەکە قسان کرد لە بەڵکۆنەکە چوم نانم خواردو نوێژم کردووە خەوتومە زامە قساکەن ماشەڵڵا ئەمە قەیچێکە مە سیفەتێکی باشە بەڵام بۆ با بڵێن خراپە بەکاری نەهێنن زەمی ئەو بکەن و کاتی بۆ میوانیش کەیتە دەرەوە لەنا پێش سواری سیارەکە بێوانە قسەیان ماوە
بەڵێ تاو نابێ ئەوە ژەرەوەیە قەیچێکە سیفەتێکی باشە باش اینجا دکتۆر تێگەیشتن لەو سیفەتانەی کە هەم لە ژنانە هەم لە پیاوانە هەیە ئەمە چەندە گرنگە بۆ نمونە ئێمە چین بۆ ماڵێک کە من هاتوومەتەوە لە ماڵەوە بۆ منە بە ئاریێڵە مەڵم ژنەکە وای کرد ئەوە وابوو قەیچێک ئەو باتێ بگاتکەەوە سروشتی منە من زووتر درێک بە شتەکانەکەم چونکە ڕەنگە زۆر کا دکتۆر کێشە لەو شتانەوە دروست بوو بە پیاوەکە بۆڵی ناکە ئەڵەوانیە تۆ خۆت لە مێشکتاوە آخر ئەوەی کێشەکە ژن بە چیز عاجەبێ شتێک کە قەناعەتی فێدی تۆ ڕەتی کەیتەوانێ ئێ باشە بعد جەناب دەڵێ ئەوان وایان کرد و بەلا چاو سەیریان کرد من نەمبینیوە ئەی دقیقێکە تۆ هەستی پێ کردو وەڵا ئافرەت حەساسە و دەست خۆشە بەس ڕێزیان گرتین و میوان بووی نازانم چی هاتو نێمە ژن چیە هەیە مەسەن تۆ بەتەمان سبەی شەو میوانێکتان بێ کاکە توی 5-6 نەوع میوە هەبێ پیا میوەش نەبێ زۆر کێشە ئاساییە ئەوەی کا بە کێشە ئەم میوە وایە ئەمە کۆنە بڕەوە بکڕەوە ئیدە پیاوەگەز با بزانێ ژن ئاوایە بەڵام پێویست ناکە من ئەڵم باشە بۆ من ئەم هەموو میوەیە بکڕم کاکە خۆ بۆ میوە خواردن نەهاتووە بۆ میوانی هاتۆ ئەگەر بۆ میوە خواردنیە نێت بۆلا یعنی ئەمانە بۆکو جەناب دەڵێ ئەبێ ینی کە ئافرەت زۆر قساکە ژن لێ پیاوەکە لی بێزار نەبێ کە پیاویش لە نیوەی ڕێگای ژنەکە بەجێڵێ چم لەو دوکانە دانیشم تۆ بۆ خۆ شتەکان بگەڕێ 6 دوکان بڵێ دەستی خۆش بە قەیچێکە بچۆ لی تێ بگات کە تۆ ڕەنگە شتێکەکەن کە ئاڵێ ئەمە فستقی و ئەوڵێ کوواوە شینە تۆ مڵێ خۆ چۆرعینی ئەوەکەی شینەوە بڵێ ڕاستە تۆ وا ئەبینی بەڵام ئێمە جوانترە بینین ئەمە شتی علمیە بەدەست من و تۆ نییە کەواتە ئەگەر ئێمە ڕەچاوی ئەو شتانەمان کرد زۆر احتیاطیە ژن چیەکە خاتون جا تۆ مۆزوعی باسەکەی بڕواو بێ ئەوە 6 دقەبەت بە چوار دەوری ئاسوورەتەوە ناچێتەوە مۆزوعەکە پیاوەوەی عازەبێ پیاوی یەکسەر باسی مۆزوعەکە ئاگات یعنی ئافرەت ئەچێتە ناو وردەکاری و تەفاسیلەوە بەڵام پیاو ئەوەی نییە کەواتە کاتێک پیاو ژن لێک تێ ئەگەن بزانێ پیاو تەبعی وایە ئیتر ناڵێت چۆتەوە ئەشکەوتەکەی خۆی تو وای تەبعی وای تۆ خۆخواوای دۆست من چی بکەم پیاو لە دەرەوە ئیشەکە جاگەر هە قسەیکیدا پیاوان بە یەکۆ قسەیانگەرە خۆیشیان بۆ ناکە باشە دکتۆر شتێکی تر گرنگیدان بە ڕواڵەت لای ژنان زیاتر نییە وەکو لای پیاوان پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بە چیەوە هەیە ئەین بەردەوام حەزەکەنەوان جوانکاری لە ڕوخساریان بکەن گرنگی بەخۆیان بن مایکە بکەن ئەو شێواز و فەیسێ هەیەە بە شکڵێکی تر هەندێ پیاوی شێ ئەوواکە بەس ئێمە دایمەن لە توێژینەوەی زانستی یاخت بۆیە ئەوەم بود بۆی لەو لاوەڕێم لێ نەگرم لە پیاوی شێواکە عام ئێمە کە لە توێژینەوەی زانستیە دیڕاسە ئەکەین ڕێژە وەرەگرین مەسەن کە ناڵین بۆ نمونە 100 پیاو بێنە 100 ژن بێنە زۆربەی ژنەکان قسە زیاترەکەن بەس ئەمە مانایوە نیە پیاو لەوانی پیاوێکیان تیابێ دوانیان تیابێ پێنجیان تیابێ لەو سا بەقەی 100 ژن قسە بکەن ئەمە حاڵەتی تایبەتە لە عیلمە ئەمە لە بەرچاو ناگیرێت پیاوی شێ بەڵێ چەند جار مەسەن ئێمە هەڵقەیەکمان گەربینیان لەسەر کەسێتی نێرگسی کرد طبعی ئەو کەسە شخصیەتە جۆرە ژن بێ پیاو بێ دایمەن احتیمام بە مەسەرەیە بە جلوبەرگە بە خۆڕازاننەوەیە دایمەن ئەوێ خۆی وا پیشانبە لە هەموو کەس باشترە بەڵام بەعام ئافرەت بووە ئەهم پێشتۆزێ باسم کرد وتم ئافرەت کاچێتە ناو کۆمەڵەوە ئەزانێ سەیری گوارەکەیەکە سەیری جوۆیەکە سەیری پێڵاوەکەیەکە سەیری گۆرەکە چێتە نەوردەکاریەوە کە ئەچێتە ناوردەکاریەوە حسابی ئەوەکە کە چوو بۆ حەفلەیە خەڵکی تریشێ وەکو ئەوە سەیری وردەکاریەکە بۆیە ناوێ نەقسە کەمالێ ینی بڕاو هەبێ جاری وایە گەجلەکەی وتو نەکرابێ ناچێتە دەرەوە پێنجلی پێگۆڕیم ئێمە چرچولۆتیشی پێوەبیشەکە مهمترە ڕۆی نەدەرەوە چونکە ئیش بە نیسبەت پیاوە علاقی بە کەسێتیەوە هەیە ژن ئیشی ماڵەوە علاقی بە کەسێتیەوە هەیە بۆیە دایمەن کە ئیشێکەکەی شتێکەکە دەستخۆشی لێ بکە بە خواردنەکەی ناو ماڵەکەی پاک و خاوێن دەست زۆری پێخۆشە بەڵام ئێمە ئیشەکانمان ئێمە نهێنیەکانی دەرەوە ناهێنینە ماڵەوە بە ژنەی هێنێتەدا یعنی کۆمەڵی جیاوازی هەیە خۆ بەدەست من و تۆ نییە ئەمە تەبعی ژن و پیا وایە جاگەر ژنی ژۆک و پیا وایە ژیان کۆتاییە هاوەڕاستی پیا ناهێنێ ژنیش ناهێنێ ئەوە بۆیە پیاو هەندی صفاتی هەیە ژنیش هەندی صفاتیە تەکمیلی یەکتریەکەن تاواکەری یەکتری ئەم صفاتانی کە لە ژنان و پیاوانە هەیە دکتۆر بۆ تون و تۆڵکردنی ئەو پەیوەندیە هاوسەرگیری و خێزانیە چەندە گرنگە لێک تێگەیشتنی تاو هەبێ بۆ بابەتەکان والله اینجا خۆ ئێستا من هەموو جارێڵێم ئەڵێم ئەوەی پیاوان لە دەرەوە لەگەڵ هاوڕێکانیان سوحبەت و قسەی خۆشەکەن لە ماڵەوە بیان کە دەرگای دادگاکان داخرا کە پیاو لە دەرەوە هەموو شتێک ڕەفیق و پێگەنی و قسەی خۆشەویتە ماڵەوە قڕقە پێلێ بۆ نایکا دکتۆر بۆ لە ماڵەوە نایکا لەگەڵ طبعی وایە پیاو ئەوایە هەمووی خول لەخوا لە دەرەوە خۆی بەتاڵەکات و فڕایەتەوانێ بەڵام ژن لە دەرەوە چەندیش قسە بکات پێمێنێ لە ماڵەوە بەشی ئەوەشی پێ بەڵێ اینجا ئەم حاڵەتانە هەیە ینی ئەبێ ژن شارەزای پیاو بێ پیاوی شارەزای ژن بێ کە ئەم کەیسانە هەیە خۆ بەدەست من و تۆ نییە بۆیە ئەبێ ڕەچاوی حاڵەتەکە بکەین ینی تۆ
نابێت داوا لە هاوسەرەکە و کە وەکو تۆ بیرکات وەکو تۆ ڕفتارکە غەڵەتە و نابێ هاوسەرەکەش داوا لە تۆ بکە وەکو تۆ بیرکات ناکرێت دوو کەسێتی جیاوازن دوو شخصێتی جیاوازن بەڵام تەواوکەری یەکترین منویستم باسی زیرەکیەکە بووە کە وەندێک جار ئەڵێن مەسەڵەن ئافرەت یا پیا و فەرقیە نا لە ڕێژەی زیرەکی ئێمە پێی ئەڵێن زیرەکی گشتی ذەکای العامیە ئایکیوەکە ژن و پیا و جیاوازیان نییە بەعام بەڵام لە چیا جیاوازیان هەیە لە توانە تایبەتیەکانە یان لەگەر اختیبارێکی زیرەکی بێنین بۆ هەردووکتانی بکەین بۆ بەڕێستان ئەبینی هەردووکتان با بڵێن سەودەتان وەرگتووە کە سەد مام ناوەندیە ئەم سەودەیە بەڵام لە یەکش نەهاتووە تۆ لە زمانە بڵێن بیستی لەسەر 20 لە 20 ناو ئەم لە زمانە حەو لە 20 ناو بەڵام لە میکانیکیە یا لە بیرکاریە ئەم 20 لە 20 ناو تۆ 8 ناو بەس معدل کە کۆیەکەی تۆ یەکسانە ئەو توانانە کاچی دەتوانە تایبەتیەکانەوە ئەوەی کە ئێستا باسمان کرد جیاوازی هەیە لە بینی ژن و پیاوە ئێستا کچ لە مەکتەب زۆربەی وەرە دەڕاستە بکە زۆربەی کشان نمرەی بەرزەیەنن بۆ لەبەرەوەی خوێندنی لاقی بە لوغەوە هەیە کشانیش لە لوغەیە زووتر فێری قسەکردنە بن و ڕستەکانیشان دوور و درێژترن زمانیشان پاراوترا باش لە دەربڕینی خۆشەویستی دکتۆر ئەمە ڕەنگە یەکێک بلەو گرفتانی کە زۆر ڕوبەڕووی خۆشتانە بێتەوە وەکو لە پسپۆڕی دەرونی لە دەربڕینی هەستی سۆزداری پیاوان کەمدون لەم بابەتانە زۆر دەری نابڕن لە دڵەوە و چوزانم هەڵیەگرن ژنانوانی ڕەنگە پێچەوانەتر بن هەر بڕاستی وایە ئەمە لە ڕووی زانستیشەوە کاگاری پیا و ینی ئافرەت حەزەکە سەیریکە لە عیلاقاتی ڕۆمانسیە حەزەکە قسەی خۆشی بۆ بکەی مەسەلەن گوڵێک هێنیتەوە لە مناسبەیەکا بەس دیاری بکەی پیاو لە ناخەوە هەیەی بەس دەری نابڕێت ناڵێ ئێمە کەم هەیە مەسەڵەن بڵێن خۆشمەوەی بە قوربانت بم وای تو تۆ خۆشەویستمی تۆ دایکی مناڵەکان نازانێت کەمتر ئەواڵن بۆ گریانی هەندێوانە بەڵام پیاوە نابێت بگری بەڵام خۆی لە داخاگری وانە بەعکسەوە ئەوەی نەگری هەر بەشەر نییە گریان صفەتێکی ئەوە نییە ولا ئێمە لە مناڵی و عیبە تۆ پیاوی و مەگیریە گریان چیە فڕێدانی خەمو خەفەتەکانە بۆ جیانی زۆرجار کە ئینسانە گریە پاکە بێتەوە بەتاڵە بێتەوە لە دەروونزانی هەمانە بەتاڵکردنەوەی چێک لەوانە گریان ئەڵین بگیرێ فڕی بە لە دەرەوە لەبەرەوە ئەوە دیڕاسات کراوە پیا و ژن زیاتر پیا و بەلای سێکسەکەی ئاڕوا بەڵام ژن بەلای ڕۆمانسی و عاتفێت ئاڕوا اینجا ئەبێ هەردووچیان لێک تێبگەن ئەبێ هاوسەنگی لەو ناوەڕاستەیە بدۆزنەوانێ بۆ ئەوەی لە ناوەڕاستا بن بڕاو بێ سەدەم کێشە دروست بووە هەر لەسەر ئەوەی ژن و پیا و لێکتی تێناگەن پیا و زۆر جار ئەچێت لە دەر لەگەڵ هاوڕێکانی شەو درەنگێتەوانێ ژن بەوەی زعاجە بێ ساڵەمیژە چم ئەخوی طبع وایە تۆ مناڵەکانە لە ماڵەوە ئاگا و لێتی بەڵام ئەتوانێت خشتەیە دابنرێت لە هەفتەیەکە پیاوەکە ڕۆژێ لەگەڵ هاوڕەکانی بچێت دەرەوە ئافرەتەکەش ئەتوانێت ڕۆژێ لەگەڵ هاوڕەکانی بچێتە دەرەوە پیاوەکە لە ماڵەوە بێ بەڵام نەک بەردەوام پیاوەکە لە دەرە بێ و ئافرەتەکە لە ماڵە بێ خۆکارەکە نییە دوایەوە زۆر جا کە کێشە دروستە بێ پیا وازانێ ماڵە ئوتێلە هەر بۆ خەوتنەکەیە نەخێن ماڵەوە بێ پڕ بێ لە سۆز و خۆشەویستی ئەزانی یەکەم پێداویستی دەرونی مرۆڤ هەز بە ئەمانە زۆر جارەوانی کێشەیان هەیە و مەشاکلی خێزانیان هەیە بۆ خیانەتی زەوجی دروستە بێ ئەگەر ژنێ یا پیاوی لە ماڵ و هەستی بە ئەمان نەکرد لەگەڵ هاوسەرەکە خۆشەویستی نەدرایە بۆ شایە دروستە بێ ئەزانی کەسانی دەروی پڕەکەنەوە ئێمە وی تۆژینەوەمانێ مقابلەی خەڵکەکەی نەوینین بۆیە گرنگە ژن و پیا و دانیشن کێشەکانیان چارەسەرکەن بۆیە هەموو جارێ ئێمە ئەڵێن پێویستە ژن و پیا و 24 ساعتیان هەیە هەموو ڕۆژێ 1 ساعت کاکە لە 24 ساعتە دانێ 6 بۆ 7 بۆ 8 کێ دانیشە باسی کە بە خێزانەکە بڵێ چی لە ناو دڵ و دەروون تا بیڵێ ئەمڕۆ تووشی چیوی لەگەڵ مناڵەکانە لە ئیشتا لەجیا تا بەتاڵی کەیت و فڕی بێتە دەروی سراحەتەکەی ئەی تۆ ئەمڕۆ لە ئیشات چی بێ ئێمە کۆیەکەین خۆمانەکەین بە مامە خەمەتوشی قورحەی مەعیدە و قۆڵۆن و توزام سەد دەردەبین و لە دواییشا پڕەبین و تەقینەوە سەرێکتەیە هەموو کێشە گەورەکان کاگاتە تەلاق لێجاوە لە شتی زۆر بچووکەوە دەسی پێکردن بەس بچووکەکە و تۆپەڵە بەفرێک وایە هەن لەسەر گۆیژە ساخلی کەرەوە هەریە لەگەڵ خۆیان بەفر هەڵەگرێت بۆیە ئەو کێشە بچووکەش تۆ بێت دانیشی ئەگەر ڕۆژانە نیکەیت و هەفتە تۆ بڕاتێ من هەفتەی ڕۆژی دوو ڕۆژ دانیشی ناوەی کێشەی خێزانی و خەڵک دانیشی لەگەڵیانە زۆر ژنیە زوو خاو هەڵە ڕێژەیەکە قساگەی ئەڵم باش ئەمە بۆ بە مێردەکەتی باز ناکە لە گوێم لێ ناگرێت بەڕاستی چونکە ژنان حەزەکەن کە کێشەیەکیان هەبێ لەگەڵ پیاوەکانیانە شێریکەن و باسیکەن بەڵام ڕێک پێچەوانی سروشتی پیاوان کێشەکە ڕائەکە یا خەویە ئەڵێ نازام چی دوای وردەوە دۆختێگەزانی کەڵەکە بۆ تەقیوەتەوانێت بۆیە خوای گەورە سەیریکە بە ڕێزەکەم دوو جوی یاوە بە ئێمە یەک دەمی یاوی نەتێ ئێمە ئەوەی قساکە نیوەی ئەوەی جۆ ناگرین ئەزانی لە وڵاتان خولەکرێتەوە فن الإصغاء هنەری جۆگرتن بەس فێری دەکەن جۆ بگرین ئێمە ئێستا لە کەناڵەکانی تەلەڤیزۆن لە شاشەکەی تۆ ئەمانە ئەبینی دوو کەس دانیشون نایڵێ قسەکەی تەواوکەم پێ بڕێن ئەوی بابە نەمێشتە ناگەن نەتیجە بۆیە
من هەتا بەیانی قسە بکەم یەک کلمە فێر نابم کاگاری هەتا بەیانی قسە بکەم بەڵام لە کاتی جۆگرتن شت فێرە بم ئێمە پیاوە گوێ لە ژنەکەی ناگرێت ژنەکە گوێ لە ئەی چۆن مشکی لە حەلاگرێت کۆ بێتەوە تا تەقێتەوە باشە دکتۆر یەک شتی تر هەیە لە بینی ژنومێردا زۆر جار هەوڵە دەن ئەم جیاوازانە بگۆڕن ینی ژنە ئەوێت جیاوازی بیرکردنەوەکانی پیاوەکەی بگۆڕ پیاوی شاوێت جیاوازی بیرکردنەوەکانی ژنەکەی بگۆڕ ئەمە هەوڵێکی باشە ئەگەر بیرکردنەوە لەو بابەتانی کە تۆ باسی لە ڕووی زانستەوە سەرمێنراوە پیا وایە ئەبەدەن تۆ بچی بیگۆڕی چی لەکەی ناکرێت ناخت بیرکردنەوە جیایە و ئەو جیاوازیانی باسمان کرد جایە ئێستا من لە ماڵەوە ئەگەر بیرکردنەوەیکی هەڵام هەیە بۆ نمونە زەرری بۆ مناڵەکانم هەیە بۆ خێزانەکەم هەیە ئەگەر هاوسەرەکەم یایەکێ پێم بڵێ قەناعەتم پێ بکا بیگۆڕم لە مەسلحەتی خێزانەکەیە ئەگەر چکە زۆر بیرکردنەوەی خۆرافیە بیرکردنەوەی هەڵەیە تا تەسەور کە خەڵکەیە چێ بۆ لای زەلامێ کۆڵی پارەی لێ سەنگێ ئەڵێ نوشتەیەکم بۆ بکە ئەمە بیرکردنەوەی چی غەڵەتە بۆ نوشتە یعنی چی بۆ نمونە غێر ئاەتێکی قورئانە شتێکی تایە ئەیدی قورئانەکە لە ماڵی هەمومان هەیە لە ئەنتەرنێت لە مۆبایلەکەم خۆم نووسم و دوعاکەم خۆ ڕەب العالەمینە خۆ هەری ئەو نییە بۆ واستەی بۆ پیاکەم ئێ ئەماڵی بابەجان تۆ غەڵەتایکەی دۆ یەکەم پارەی سەرفەکەی دووەمە و کابرای هەڵە دەخەڵەتێنێ من لە یەک دوو بەندامە باسم کرد ناسیاوێکمان هەبوو چوبوون هینیان بۆ کردبوو نوشتە باش جا پێش دەڵێ نەیکەیتەوە هەندێک داشتی قۆڕە نووس بەڵێ نەیکەیتەوە بەتاڵە بێتە نازام چێ بڕواو هەبێ شەڕجنێوێکی بۆ نووسی بوو شەی ناشیری و نازامتی بدا ئاوەی بۆ نووسی ئەمە پارەشی لێسەر شەڕێک دوو چوونەسێ ئەشڵە بیسووتێنە لە نای بەرەوەی دەست کەس نەیبینێتەوە ئەجی ناخۆ نوشتە چێ دوعاە خۆم دوعا لە خواکەم لە ڕێگیم لەم نزیکترە خوای منیشە خوای تۆشە بۆ بێم تۆ واستم بۆ ئەم بیرکردنەوە غەڵەتە گەر هەبێ چ لای ژن بێت چ لای پیاوێ بە هاوسەرەکە یارمەتی بابی گۆڕە شتانی بۆ ڕوونکاتەوانێ جا لەبەرەوە ئەمە شتێکی طبیعیە بەڵام بیەوێت طبعی بگۆڕێ وا لە تۆ بکا وەکو ژن قسە بکەیت و وا لە تۆ بکە ڕەنگەکان وەکو ئەو بیبینی ئەمە محاڵە مستەحیلە شوی لاقی بە جیناتەوەی ناگۆڕێ هەندێک شتی هۆرمۆناتە هۆرمۆن بە من ناگۆڕێ هۆرمۆنی ژن تایبەتە هۆرمۆنی پیاو تایبەت بۆ ترسیش وایە دکتۆر جان بۆ ترسیش وایە ژنان زیاترە ترسن لە پیاوە لە تاریکی ترس لە تەنیایی ناخۆی سەیری با باوەڕبوون بە خوافات نا ئەوە عیلاقی بە بۆ ماوەوە نییە ینی کوڕ بێ یا کچ بێکەیەتە دنیاوە ماسەڵامە چێڵی چقۆیەمە ژن بێ یا پیاو بێ کەیەتە دنیاوە هیچ ترسێکی لانی هەندێک لە زانەکان ئەڵێن دوو ترس لای مناڵ هەیە کوڕ بێ یا کچ بێ کە ئاوای لەکەی ئەترسیا لەسەر دەست یاخود دەنگێکی بەرز بێ ئەجینا هیچ زۆرە ترسێکی تر نییە بەڵام کاتێک کە ترس لە تاریکی یا لە پشیلەیە لە سەگ نازانم چی لە دەنگی بەرز ئەوە لە تربیەتەکەی دروست بووە بزانە کچەکان زیاتر ترسانوە کچەکە زیاتر لە ماڵەوە بووە زیاتر شتی خرافیان کردو بە مێشکە ئەجینا هیچ لە ترسا هیچ فەرقێک نییە لە بینی ژن و پیاوە چکە فێرە بین ترسەکە فێربوونە یعنی ئەوە نییە بە بۆ ماوەکو گلاندەکان و وەکو ڕەنگی چاو نازانمانە بیهێنی نەخێر باشە دکتۆر ئەم مۆبایل و تەکنەلۆژیانەی کە ئێستا هەیە مە تا چەند پەیوەندی کردوتە سەر پەیوەندی نێوان یاخود کاریگەری کردوتە سەر پەیوەندی نێوان هاوسەرەکان واللهی نانە خانەگەپچی توێژینەوەکان و بڕۆ بۆ بنکەکانی پۆلیس و ینی کێشەی زۆر گەورەی دروست کردووە سەبەبەکە ئەم مۆبایلە نییە ئێستا ئەم مۆبایلەی بەدەستی من و تۆوەیە جیهازێکە کۆمەڵی تەکنۆلۆژیا هیچ زەرەرێکی نییە بەڵام من سەیری چی ئەەکەم لە ناو ئەمە شتی باشی شتی خراپەیە بڕاو هەبێ من جارانە بوو ئام چوومای لە مەکتەبێ 2 سعات بگەڕم تا سەرچاوەیەکم دەسەکەوێت ئێستا هەروە ئەکەی لە ناوی هەیە من خەڵکە ناسم لە ڕێگەی ئەم مۆبایل و فێری زمانی کوردی و فارسی بووە تورکی بووە عەرەبی بووە فێری قوماش دوورین بووە فێری پەردە دوورین بووە بۆ نیعمت بەڵام هەسە خیانەتی زەوجی پێەکە بڵێ ژمارەیەکی زۆر ئێمەکە و خەڵکانیچین خیانەتی زەوجی کردە ڕێگەی مۆبایلەکە ئەڵێ هەتا نیوە شەو خەریکە دوی شەو خەریکی مۆبایل و خەریکی ئەمەی و خەریکیەوەی خەریکی ئەمە ماڵی خۆی پێکاول کردووە کەواتە تەکنەلۆجیا خۆی زەرەری نییە بەڵام ئێمەین بۆچی بەکاری هێنین ئێمەین خراپ بەکاری هێنین ئەجینات بەڵێ زۆر جار خیانەتی زەوجی بۆ لە ڕێگەیەوە بۆیە زۆر کات ژنان هەمیشە گلەی یەکەنەوە من هاوڕێکمە بۆ دکتۆر باستیەوە کرێت هاوسەرەکەم کێتەوە بۆ ماڵەوە کاتی ئەوەی نییە باوەشێکی گەرمگوڕ بە مناڵەکانە بکات تااقەتی نێڵە شەکەتم ماندوم لەگەڵ مناقسە ناکا بەڵام ئیترەر ئەوەنەی کە خۆی گۆڕیدانیش مۆبایلەکەی پێبوو بە دوو کاژمێر سەری لەسەر مۆبایلە بە سەرڵ نەبڕێ بە خیاڵیانەقسەی جەناب زۆر ژن و مناڵ و هەرزەکانی لە خۆزگە مۆبایل بوومایە وێ لە باوەشی باوکم لەناو دەسیا بوومایە یعنی ئەمەی شەکە لە کێشەکانی ئێمە ئەڵین پیاو لە دەرەوەیە ئیشەکە ئێتەوە دەبوو ماڵی تەرخانکە بۆ خەریکی مۆبایلەکەتی ئەزانی ڕێکخراوی تەندروستی جیهانی
ساڵی 2010 توێژینەوەیان کردووە و هەمووی کۆکراوەتەوانێ بڵاویان کردوەوە ئەڵێ هەر کەسێک مناڵ بێگەورەتەوە مناڵە تا 2 ساڵ هەن نابێت سەیری بکە خراپە شەگەشەی مێشکی دواخە ئێمەش بین نابی لەو 24 ساعتە لە 4 ساعت زیاتر بێ کە لە 4 ساعت زیاتر بووە وەکو وای مدمین بووبین لەسەر مخدرات وەکو وا تووشی نەخۆشێکی دەرونی بوویت ئەوە بیخوێنەرەوە ڕێکخراوی تەندروستی دەڵێ چۆن هینی هەموو پزیشکەکانی عالەمە ئێ باش ئێمە هەیە 5 ساعت بەدەستێوێتی 8 ساعت 9 ساعت ئەزان ئێمە ناوی لە ژووری نووسناوی خاتون جانەوێ بکوژێنرێتەوە چ شەبکەیە تەسی لە مێشکمان نەکات زۆر کەس توی سەرعەکە ئێستا شوێنەوارەکەی دەرناکەوێت چەند ساڵێک تر دەرەکەی من توێژینەوەمانە لەسەرەوە لەبەرەوە بەڵێ خراپ بەکارهێنانی کێشەی گەورەی دروست کردووە بۆیە من زۆر جارکەوا بێ ئەڵم کاکە گیان تۆ ئەگەر ڕاستگۆی ئەگەر پاکی من بڕواو هەبێ هەموو بڵێن کۆدەکەشی هەموو شتێک پاسوەردەکەی خێزان و ناڵەکان مەزانن هەر کاتی ویسان بیکەنەوە هەر کەسێک تەلەفۆنم بۆ کا من لەبەر جۆم هەر ناخۆشەوە پێوێنە ئەوە یەم بە با بڵێن دەرەوە هەمووی گوێی لێ ئێ باشە تۆ ژنیش و پیاو حەقە هەر یەکە پاسوەردی ئەوی تر بزانێت زۆر طبیعیە بۆی گومانی نەبێت ئەتوانی ڕەبتی کەی پێوە لە بازاڕی لە هەر شوێنێکی نوکەیەکی وی نامەیەکی بۆی بزانی لای ئەوی شەبێت ئێمە خێزان هەیە ئەمە گومانی هەیە بڕاو هەبێ لە ناو سیارەکە هینی بۆ دانامە چی پێڵن GPS مۆبایلیان کردو بە شتێکەڵەوە تایبەتمەندیەکی خۆمە پێی نابێ وڵاش تایبەتمەندی نییە ئەمە پەیوەندی بە شتی عامەوەی تایبەتمەندی چییە؟ تایبەتمەندی ئێمە شتێکمانی پێڵن ذاتی خاص هەندێک نهێنی تایبەت بە خۆمانی تا بۆ کەسی باز ناکەیت بەڵام ئەمە ذاتی خاص نییە ئەمە وەسیلەیەکی عامە بۆ بەکارهێنان ئەی ئەمە گەل لە دەستەکەوتە خوارەوانێ ون بوو لە بیرمانچوو مردی خۆ بەجێ نابێ هەندی ڕستمیشی تابێ ناوی ڤیدۆشی تابێ بەڵێ من زۆر کێشە هەیە ژنەکە مۆبایلەکەی سڵتە بە دزیەوە کردوەوە کۆدەکەی زانیوە نازانیت دەمو چای یاویتی لە مێردەکەی دەمو چاوەکەی بڕوا بێشتی وای تیا بۆ گەشتۆ تەلاق و لێکجابوونەوە ئی باشە بۆ واکەی بۆ ئەمە ئەەکەی کێشەی ئۆتیزمیشی لەکەوێت تۆ مناڵ بەهۆیە مۆبایلەوە زۆرێکیان ئۆتیزم بەخوا زین چۆنەکە یاری من تێبینیم هەیە لەسەرەوەی کاندێکە زەڵن تەلەڤیزۆنە بێتەوە ئۆتیزم من قەت بەڵام یەکێکە لە هۆکارەکان ئەجینا هیوا هەیە شەڕ ڕۆسەی تەلەڤیزیۆنی کردووە و فێری زمانەکانی بۆ فێری زۆر شتیش بووە فێمە زۆر جار لە دەورەکانە لە جامیعە لە ڕەوزەکانە تۆ معلوماتەکان و داتا لە داتا شۆ بۆی عەرزەکەی و تەلەڤیزیۆن وایە تۆ فێری فیلیکەی خۆ فیل لە ژوورەکەیانی نابێ ڕستێکی پیشامی فێرە لە ڕێگەی چاوە زیاد فێرە بێت بەڵام خراپەکەی لەوەیە مناڵ بێ گەورە بێ زۆر بەکاری بێنی تەمەن کە تۆ زۆر بەکارێنە ئینسان گۆشە گیرە بێ دوورە پەرێزێ کۆمەڵایەتی نامێنێ ئەکی قسە لەگەڵ خەڵک ناکە خۆی ئۆتیزم چی تەنیایی قسەی نەکەدت تەوەحدەوە ینی تەنیایی دەستەکانە خۆ زۆر کەریم شەریف قەرەجەتانی پسپۆری دەرونی زۆر دەسپاس بۆ تەکان زۆر سپاس بۆ زانیاریەکانی بەڕاستی دکتۆر گیان بەخێر بێ.